پێشەوەی بچمە قۆناغی پشووەوە کە ئەمێ باسی ئەوە بکەم کە مەلەکردن و هەتاو مەلەکردن و هەتاو زۆر گرنگە بۆ کەناری لە قۆناغی توولەکە، چونکە ڤیتامین ئەی و وەرئەگرێ لە ڕێگەی هەتاوەوە و مەلەش هەمیشەوە ئەکا کە پەڕەکانی چکە لەو کاتە وەکوتمان دروستە بێت کە ڕوویەک فڕێ ئەیە کە خۆی پاکاتەوە لە پیسی مەلە و هەتاو زۆر گرنگە بۆ کەناری لە قۆناغی توولەکە و لە قۆناغەکانی کەشە کە باسی ئەەکەین. نسەی لەسەر قۆناغی پشوو. قۆناغی پشوو زۆر حەزەکەم بە وردی باسی بکەم، چکە لای خۆمان بە خێوکەری باڵندە ناهێڵێت کەنارەکەی بچێتە قۆناغی پشووەوە. کاتێک کەناری کە لە قۆناغی کۆتایی توولەکیە ئەبێت، نێرەکان دەست ئەەکەن بە خوێندنێکی واکەیتر بەرەو ئەوە بڕۆن ئێمە وا بزانین ئەوان فولن و دەست ئەەکەن بە خوێنن. بەڵام تکایە ئەمە زۆر گرنگە کە ئێمە بیزانین کەناری لەو کاتا کە دەست ئەکا بە خوێنن یا هەندێکیان کە فول ئەبێت ئەو کەناریە بە هیچ شێوەیەک فول نییە، بە پێچەوانەوە ئەو کەناریە تەنها ئەوەنەیە کە بە شێوەیەکی فەسلەجی بە هیچ شێوەیەک فول نییە و ناشبێت جووت بکرێت، چکە ئەوە کێشەی زۆری لێ ئەکەوێتەوە و کێشەکانیش ئەوەیە ئەگەر زوو جووتیان کەین مێکان هێلکە بەجێڵن، هێلکە کەمەکەن، هێلکە بە بچوشی ئەەکەن، بە گەورەی ئەیکەن، تووشی گرتنی هێلکە ئەبن کە قەبز کە هێلکە لە سکیانە ئەمێتەوە، هێلکە لە سکیانە ئەجەڕێت، نێرەکان تەلقیح ناکەن یاخود تەلقیح ئەکا، بەڵام لە ساڵی داهاتوە لەوانەیە تووشی عقم ببن یعنی نەزۆکی ببن کە ئیتر هێلکە جووت تۆ هێلکە تەلقیح نەکەن یا کەمترین هێلکە تەلقیح بکەن. زۆر هۆکارێتە پێشەوە کێشێتە پێشەوە کە حەزەکەمەوە لە بابەتیش کا بە وردی باسی بکەم. لەبەر ئەوە لە دوای ئەوە ینی لە مانگی دەیە کە کەناری توولەکی تەواو ئەبێت یا لە ناوڕاستی مانگی نوێیە یا لە ناوڕاستی مانگی دەیە، ئێمە ئەبێت بەلایەنی کەمەوە سێ مانگ ئەو کەناریە پشووی پێبن، چکە ئەو کەناریە کە بە قۆناغی توولەکە ڕۆشتووە وزەیەکی زۆری سەرف کردووە لە پێناوی دروستکردنی پەڕی نوێ و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەناریە لاواز بێت و پێویستی بەوە هەیە کە زۆر بنوێت، چکە وەک ئەزانین لە هاوینا ڕۆژ زۆر درێژە، ئەو کەناریە لە هاوینا ڕۆژی 6 سەعات بۆ 7 سەعات ئەنوێت، چکە پێویستی بە زۆرترین خواردن هەیە بۆ ئەوەی بتوانێت پەڕی لەشی دروست بکاتەوە. لەبەر ئەوە وەکوتمان وزەیەکی زۆری ئەوێت. بەڵام لە قۆناغی پشووە کە بەلایانی کەمەوە ئەبێت 3 مانگ بێت، کە ئێمە لێرە لای ئێمە قۆناغی پشوو لە مانگی 10 و 11 و 12 و 1 و 2 ینی 5 مانگ بۆ 4 مانگ، کەمترین شت 5 مانگە، زۆرترین شتی 6 مانگە کە پشوو ئەیرێ بۆ کەناریە، بۆ ئەوەی ئەو کەناریە بەتەواوەتی ئەو وزەی کە سەرفی کردووە وەری بگرێتەوە لە 24 کاتژمێرە بتوانێت بەلایانی کەمەوە 16 بۆ 18 سەعات بۆ 19 سەعات بنوێت. و لە قۆناغی پشوودا کەناری پێویستی بە خواردنی زۆر نییە، پێویستی بەوە نییە کە وەکو قۆناغی توولەک خواردنی زۆری بینێت، تۆوی تێکەڵەی کەناری ئەینێ و لە هەفتەیەکە چەند جارێکیش ئەتوانین سەوزە و میوەی بە شێوەیەکی کەم بینێ و هەفتەی جارێکیش ئەتوانین هێلکەی بینێ. و ئێمە ئەبێت لە کاتی پشووە کە زۆر گرنگە کەناری وەکوتمان بەلایەنی کەمەوە 7 سەعات بۆ 8 سەعات بڵین لە بەلایانی کەمەوە 7 سەعات بەلایانی زۆرەوە 8 سەعات بۆ 8 سەعات و نیو زیاتر ڕووناچی لەسەر نەبێت و باقیەکەی کە 16 سەعات بۆ 7 سەعاتەکە ئەبێ ئەو کەناریە بنوێت بۆ ئەوەی بتوانێت ئەو وزەی کە سەرفی کردو و بیجێڕێتەوە و بۆ ئەوەی کۆئەندامی جسمیشی بە تەواوەتی ئیتر لەو کاتە لە گەشەکردنایە و ئەشبێت هەوڵی ئەوە بین کە دەرەجەی حرارەت زۆر بەرز نەبێت، لە 16 دەرەجە کەمتر بێت، لە 14 بێت، لە 12 بێت، بۆی ئەو کەناریە بزانێت کە کەوتۆتە قۆناغی پشووەوە. وەک گوتمان خواردن نابێ خواردنی باشی بینێکەوەی لێ بکەین زوو هەستێت، دووەمینی سەعات ڕووناچی ئەبێ بە هەموو کاتژمێری ڕووناچی کەم بکەینەوە بۆ ئەوەی ئەو کەناریە بزانێت کە لە فەسڵی پاییزایە و ئەبێ پشوو بات
سێمینی دەرەجەی حرارەتە کە ئەبێت لە 14 و 12 زیاتر نەبێت وە گوتمان بۆی ئەو کەناریە بزانێت کە ئەچێتە قۆناغی پشووە و ئەبێت خۆی ئامادە بکات بۆ ئەوە. دوای ئەوە کە بەلایانی کەمەوە 3 مانگ پشومان نا بە کەناریەکان، ئەو کاتە دەست ئەەکەین بەچی هەوڵ ئەین سەعاتی یاخود کاتژمێرەکانی ڕووناچی بەرەبەرە ڕۆژی چارەکێکە 10 دقەیە 20 دقەیە بەرزی بکەینەوە و خواردنەکەشی شتیکەی بینێ لەگەڵ یا هێلکەی زیاتری بینێ، پرۆتینی تۆزە زیاتری بینێ، سەوزەواتی زیاتر بینێ، بۆ دوای ئەوەش ئەبێت دەرەجەی حرارەتیش وردە وردە بەرەو 16 و سەرەوەی بەرین، چکە نابێ 4 بۆ 5 دەرەجە ینی کە ئەڵین یا 16 و 21 بێ یا 18 و 23 بێ یا خود 20 و 25 بێت کە وای لێ بکەین کە ئێتر دەرەجەی حرارەت لە ڕۆژە ئەگاتە ئەوەی کە بە شێوەیەکی بڵین یەکسان بێت. ئیتر بەم شێوەی وا لەو تێرە ئەکەین کە ئیتر وردە وردە ئەم تێرە ئەچێتە قۆناغی ئامادەبوونەوە بۆ زاوزێ.